سڵاوتان لەبێ خۆشەویستان، ڕێز و خۆشەویستی بۆ تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردە. مامۆستا ڕێبازم لەگەڵتان دەبم لە بەرنامەی پۆلەکەم. لە کۆنەوە خەڵک هەمیشە بە چاوی ڕێز و خۆشەویستیەوە ڕوانیتیە مامۆستا لە گرنگترین کۆڵەکەیە لە کۆڵەکانی بنیادنانی کەسایەتی. ئەگەر زۆر جار شارستانیەتی نوێ بە دانا و زاناکانیەوە بنازێت، ئەوە دەبێ هەرگیز ئەمە فەرامۆژ نەکە کە ئەمانە قوتابی ژێردەستەی مامۆستا بوونە و مامۆستا ئەم دانا و زانایانەی بۆم ڕۆژە گەیاندووە. یەکێک لە سەرۆک کۆمارە پێشووە هەڵبژێردراوەکانی ڕابردووی سەرۆکی ئەمریکا کاتێک ئەم پۆستە باڵایی وەرگرت کە کەسایەتیەکان بۆ پیرۆزبایی چوونە خزمەتی، گوتی پێم خۆشە سەرەتا دەبێ پیرۆزبایی لە مامۆستاکانم بکەن، چکە ئەوان ئەمنیان بۆ ڕۆژەگەیان. بۆیە زۆر لە گەلان شکست و سەرنەکەوتەکانیان بۆ پرۆسەی یاخود بۆ کەرتی پەروەردە دەگەڕێنەوە و هەروەها بە پێچەوانەشەوە سەرکەوتن و پێشکەوتنەکانیان بۆ سەرکەوتنی مامۆستا و چالاکبوونی کەرتی پەروەردە دەگەڕێنەوە. بۆیە مامۆستا ئێجگار گەورەیە. شاعیر ئەحمەد شەوقی دەڵێ هەستان لە بەرامبەر مامۆستا شکۆداریە. بۆیە مامۆستا ڕابەرە، پێشەنگە، پێشڕەوە، سەرکردەیە، برایە، خوشکە، هاوڕێیە، دڵسۆزترین کەسە. هەر لەبەر ئەمە ئەمڕۆ لەگەڵ مامۆستا محەممەد پێندرۆیی مامۆستا و نووسەری بواری پەروەردە کە خاوەنی خاوەنی پەرتووکی 100 تایبەتمەندی مامۆستای کارامە و سەرکەوتووە کە لە ڕابردوودا لەگەڵ کۆمەڵی کاوپیشەی خۆی ئەم پەرتوکانیان لەلایەن بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنان لە وەزارەتی پەروەردە چاپکرا و هەروەها لە مناسبەیەکی تایبەتدا لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە ئەم کتێبانیان پێدراوە. ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانە. مامۆستا بەخێر بێ. زۆر سوپاس دەکەم مامۆستای بەڕێز. بەخێر بێ سەرچاوان. زۆر مەمنوونم. با سەرەتا پیرۆزبایی لێ بکەین کە 100 تایبەتمەندیت لەم کتێبە کۆ کردوتەوە بۆ مامۆستای کارامە و سەرکەوتوو جێگای دەستخۆشیە. ئومێدەوارین مامۆستایان بیخوێنەوە چونکە دڵنیام سوودی هەیە. با لەوە دەست پێ بکەین مامۆستا محەممەد، مامۆستا چێیە؟ بەنای خی گەورە و میهرەبان، سەرەتا دەمەوێت سوپاسی جەنابتان بکەم بۆ ئەم میوانداریە و سوپاسی تەلەڤیزیۆنی پەروەردەی بکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بۆەوەی پێکەوە گفتوبوو کێنە سەر بابەتێکی زۆر گرنگ کە پەیوەستە بە مامۆستاوە. سەیدا گیان هەر وەک جەنابتان باستان کرد، مامۆستا دەتوانم بڵێم پیرۆزترین ڕوولی هەیە لە ناو کۆمەلگا، چونکە هەموو کەسێک لەسەر دەستی مامۆستا پەروەردە دەبێت، هەر لە کەسێکی ئاساییەوە بگرە تا سەرۆک کۆمار تا سەرۆکی وڵات هەموو لەسەر دەستی مامۆستا پەروەردە دەبێت. بۆیە دەتوانین بڵێن مامۆستا ئەو کەسەیە کە مرۆڤەکان پەروەردە دەکات، مرۆڤەکان پێدەگەیەنێتن لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی ئەخلاقیەوە، لە ڕووی نەفسیەوە، لە ڕووی پەروەردەییەوە، لە ڕووی زانستیەوە، لە هەموو ڕوویەکەوە کەسێک پەروەردە دەکات کە هەز بە بەرپرسیارەتی بکاتن و پێشکەش بە کۆمەلگای دەکات بۆ ئەوی خزمەت بە کۆمەلگای خۆی و بە مرۆڤاتی بکاتن. بەڵێ جا ئەمە کردبوومە پرسیار لە کۆتاییەکەی، بەڵام بابی هێنمە پێش لە بەرەوەی باست کرد کەواتە ئەرچی مامۆستا تەنها پەروەردە و فێرکردن نییە، جەستەییە، دەرونیە، ژینگەییە، کۆمەڵایەتیە. ئەم ئەرکانەشی لەسەر شانە. بەڵێ سەیدا گیان، مامۆستا هەر کەسێکی ئاسایی نییە، ینی بڵێ هەر بەس دەچیتن وەکو کەسێکی فێرکار خۆتابیان فێر دەکات و تەواو نەخێر. مامۆستا چەندین ئەرکی لەسەر شانە و چەندین ڕۆلی پێر دراوە، پێویستە ئەو ڕۆڵانە بە جوانی جێبەجێ بکاتن. بۆیە پێویستە مامۆستا لە هەموو ڕۆیەکەوە خۆی پێ بگەیەنێتن بۆ ئەوی بتوانێت ئەم ئەرکە لەسەر شانی خۆی یعنی جێبەجێ بکاتن. بۆیە لە هەموو ڕۆیەکەوە پێویستە مامۆستا ئامادەباشی ئەوەی تێدا هەبێتن بتوانێتن نەوەکانی ئێستا ڕوولەکانمان بە جوانترین شێوە پەروەردەیان بکاتن، تێیان بگەینێتن، فێرە زانست و معریفەیان بکاتن، فێرە دەروون تەندروستیان بکاتن، یعنی فێری ئەویان بکاتن کە سبەینێ بتوانن لەسەر پێیەکانی خۆیان بوەسن و بتوانن خزمەت بکەن و بتوانن کەسانی سوودبەخش و بەتوانا بن و خزمەت بە کۆمەلگا بکەن. بەڵێ ئەم سیفاتانە کە لە کۆمەلگا و لە دەرەوەی کۆمەلگا حتمما دەبێ
مامۆستایەکی سەرکەوتوو چالاک ئەمانە بکە بەڵێ. ئایا بنەمای هەیە بۆ بوون بە مامۆستایەکی سەرکەوتوو؟ بەڵێ خۆی هەر مامۆستای سەرکەوتوو پێویستە هەندێک تایبەتمەندی و هەندێک سیفاتی تێدا هەبێتن، یعنی ئێمە ناتوانین بە هەموو کەسێک بڵێن مامۆستای سەرکەوتوو. مامۆستامان هەیە، مامۆستامان زۆرە، بەڵام مەرج نییە هەموو مامۆستایەک سەرکەوتوو بێ. تەنها دەتوانین بەو مامۆستا بڵێن سەرکەوتوو کە لە ئەرک و کارەکانیدا سەرکەوتوو بووە، کە توانیوێتی ینی ڕۆڵەکانی ئەو ڕۆڵانەی کە لە بەردەستی بووە بە جوانی پەروەردەیان بکات، بە جوانی فێریان بکات، بە جوانی ینی فێری ئەوەیان بکاتن کە لە دواڕۆژدا بتوانن ببنە کەسانی سوودبەخش، ببنە کەسانی لێ هاتوو، ببنە کەسانی زانا و دانا، ببنە کەسانی تێگەیشت و پێگەیشت و ئەوانە دەتوانین بڵێن مامۆستای سەرکەوتووە. بەڵام لە هەمووی گرنگتر مامۆستا ناتوانین بەس لە ڕۆی زانستیەوە سەیری مامۆستا بکەین، یان بەس مامۆستا لە ڕووی کەسایەتیەوە دەبێت کەسایەتیەکی ینی سەنگین و هاوسەنجی هەبێتن، لە ڕووی دەرونیەوە دەبێت دەرونێکی تەندروستی هەبێتن، دەبێت ینی سەقامگیر بێتن، لە ڕۆی کومەڵاتیەوە دەبێت کەسێکی کراوە بێتن، کەسێک بێتن لە ناو خەڵکدا بێتن، کەسێک بێتن ینی خۆشەویستی خەڵک بێتن، لە ڕووی هزریەوە دەبێت هزرێکی کراوەی هەبێتن، لە ڕووی ڕۆشنبیریەوە دەبێت خۆی ڕۆشنبیر بکاتن، ینی کەسێک نەبێتن هەر لەسەر ینی زانستەکانی بەزەبێت. ئەم ڕۆشنبیریە بەچی دەبی مامۆستا محەممەد بەخوێندنەوە؟ بەڵێ یەکێک لە ڕێیا گرنگەکان و کاریگەرەکان خوێندنەوەیە. خوێندنەوە تا ئێساشی لەگەردا بێتن باشترین ڕێگایە بوو خۆڕۆشنبیرکردن. ئەوجا شەرنی هەر بوو مامۆستا بوو هەر تاکێکی کومەلگا بووە، مەسەلەن کەسێکی وەک سەرۆکی ئەمریکا کە مەسەلەن ئەبراهام لینکۆلن لە قسەیەکدا باسیەوە دەکات، دەڵێ ئێمە ینی پێویستمان بە پەرتوک هەیە، ئەنی ئەگەر لە نێوان پەرتوک و حکوومەت ئەگەر سەرپشک بکرێم ینی ئێمە پێویستمان بە هەر پەرتوکەکەی هەڵدەبژێرم، ینی هەبوونی پەرتوک نیشانەی شارستانیەتە، نیشانەی معریفەیە، نیشانەی زانستە، نیشانەی پێشکەوتنە، بەڵام کە پەرتوک نەبوو کەواتە ئێمە ناتوانین هیچ ببەخشین. بووە پێویستە مامۆستا ینی کۆمەڵێک زانست و زانیاری نوێی هەبێتن بۆی بتوانێتن شتێک ببەخشێت، چونکە عەرەبەکان وتەیەکیان هەیە دەڵێ ئەوەی کە هیچی پێ نەبێ یانی هیچی نەبێ ناتوانێت هیچیش ببەخشێت. مامۆستا بەردەوام دەبێ شتی نوێ وەربگرێت. بەڵێ ڕێتریشی هەیە بۆ ئەوەی مەسەلەن زانیاری وەربگری هەرجگە لە پەرتوک. مەسەلەن ئێستا لە ڕووی تەکنۆلۆژیەوە مەسەلەن ئێستا کۆمەڵێک کەنالی تر هەیە، دەتوانین ئێمە لە ڕووی ئەو کەناڵانەوە فێرە زۆر شت بین، مەسەلەن بەشداری لە دەورات بکەین، لە سیمینارات بکەین، دەتوانین مەسەلەن گوێ لە ڤیدیۆی کەسانی زانا بگرین، ینی کۆمەڵە ڕێ هەیە ئەگەر ئێمە بمانەوێ خۆمان پێ بگەین و پەروەردە بکەین. ئەوجا بەڕای من یعنی ئەوە قەنەعاتی خۆمە ئەگەر ئێمە بمانەوێت نەوەیەکی زانا و دانا تێگەیشت و پێگەیشت و کارامە و لێ هاتوو پەروەردە بکەین، پێویستە ئێمە ئیش لەسەر مامۆستا بکەین، چونکە ئەو نەوەیە لەسەر دەستی مامۆستا پەروەردە دەبێت. ئەگەر مامۆستا لەو ئاسەدا نەبوو کەواتە ئێمە ناتوانین ئەو جیلە یان ئەو نەوەیە پەروەردە بکەین، ئێمە دەبێت ئیش لەسەرەوە بکەین، مامۆستاکانمان مامۆستای کارامە بن، مامۆستای زیرەک بن، مامۆستای لێ هاتوو بن، بۆی بتوانن ئەو ڕۆڵە ببینن. ئەم ئیشکردنە بە پێویستی بە خولیشەیە بۆ مامۆستایان بەردەوام. بەڵێ قەنەعەتم وایە مامۆستا پێویستە بەردەوام ینی خۆلی ڕاهێنان، خۆلی فێربوون، خۆلی ینی ڕاهاتن لەسەر هەندێک کارامایی خۆلی ینی تەنانەت لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کومەڵاتیەوە هیچ عیبی تێدا نیە. مامۆستا بەردەوام دەبێ بەشداری ئەم خۆڵانە بکاتن، بەردەوام کتێبی پەروەردەیی بخوێنتەوە. ئەمن بەس پێم خۆشە ئاماژە بە وتەیەکی دکتۆر تارق سوەیدان بکەم کە باس لە پلان دەکاتن، دەڵێتن کەمترین پلان ئەگەر کەسێک بیەوێ پلان دابێنێتن پێویستە بۆ ساڵێک بیت و زۆرترینی یعنی نابی لە 4 ساڵ کەمتر بێ، بەڵام دەڵێ لەو ساڵەشدا پێویستە هەر کەسێک لە پیشەی خۆی مانگانە 2 کتێب بخوێنتەوە، 2 کتێبیش لەسەر زانیاری گشتی ڕۆشنبیری گشتی. مەسەن بۆ نمونە منی مامۆستا جەنابتان کە مامۆستان پێویستە هەمومان مانگانە 4 کتێب بخوێنینەوە. ئەو 4 کتێبە 2 کتێب لەسەر پیشەی خۆمان، 2 کتێبیش لەسەر ڕۆشنبیری گشتی. ئەمن لە جەنابتان دەپرسم ئەگەر مامۆستایەک مەسەلەن ئەو ساڵێک ئەگەر 24 کتێب لەسەر پیشەی خۆی بخوێنتەوە،
ئایا فێرەشتی نوێ نابێ فێرە کارەمایدی نابێ فێرە هەندێک ڕاهێنانی نوێ نابێ فێرە بیر و ئاسووی فراوان نابێتن کەواتە زۆر پێویستە ئێمەی مامۆستا گرنگی بە خوێندن و خوێندنەوە و خۆڕۆشەمیرکردن بدەین چونکە ئێمە نەوەیەک پەروەردە دەکەین کەواتە پێویستە ئێمە خۆمان حازر بکەین خۆمان ئامادە بکەین بۆ ئەو مەیدانە بڵێ پێدوانی مامۆستا محەممەد حەزی خوێندنەوە لە لای مامۆستایان یاخود حەزی بەشداربوون لەو خولانەی کە گەشە پێدانی مرۆیان لە بواری پیشەکەی خۆت کە پەروەردەیە کەمترە لە لای مامۆستایان وڵی حەز دەکە مامۆستا ئەوە ینی زۆر لاوازە وەکو پێویست نییە بەڕای من مامۆستا گیان یەکێک لە تایبەتمەندیەکان کە پێویستە لە مامۆستادا هەبێتن کە ببێتە مامۆسایەکی سەرکەوت و ینی حەز و خۆشەویستی بۆ پیشەکەی هەبێت مامۆستا ئەگەر ینی پیشەکەی خۆی خۆش بوێتن چ دەکاتن خۆی پێدەگەینێت خۆی حازر دەکاتن ئەمە یەکێک لەو ڕێیانێک کە مەسەلەن دەبێتە هۆی ئەوە کە باشتر خۆی حازر بکاتن مەسەڵەی خۆشەویستی بەڵام مامۆستا بزەبێت بەڵام کە مامۆستا ینی زەوقی لەگەر پیشەکەی نەبوو یان تااقەتی نەبوو ئەوە نەبوو ئیتر وای لە دەکاتن کە ئەو ڕێیانەش ناگرێتە بەرکە خۆی پێ ڕۆشنبیر بکاتن و باوای باشتر ینی بێتە مەدان و بۆەوەی کەسێکی دیار بیتن و کاریگەری هەبیت چونکە مامۆستا چەند باشتر خۆی پەروەردە بکات باشتر خۆی پێ بگەینێتن باشتر دەتوانانی کاریگەری لەسەر قوتابیەکانی بەجێبێلێ نەوەیەک پەروەردە بکاتن کە لە دوار و شانازی بە مامۆستا خۆیەوە بکاتن و شوێن پەنجەی مامۆستاکەی دیار بێت لەسەر قوتابیەکانی سبەیەکە مثلەن قوتابیەکی دەبێتە دکتۆر دەبێت ئەندازیار دەبێتە مامۆستا ینی ئەو ئەندازیارە ئەو مامۆستا شانازی بە مامۆستا خۆیەوە دەکاتن و باسی دەکاتن و دەل ئەو مامۆستا ڕۆڵێکی گەورەی هەبووە لە پەروەردەکردنی خۆم بۆیە پێویستە ئێمە ینی ڕۆلی مامۆستا نەرز بە نرخێنین بەڵام پێویستە مامۆستا ئیش لەسەر خۆ بکاتن لەسەر خۆپێگەیاندنی خۆ بکاتن ئیشی مامۆستا هەر ئەوە نییە زانیاری گەیاندن بێتن چونکە لەوانەیە ینی کەسێکی دیکەش بتوانانی ینی لە ڕێی ئامرازێکەوە لە ڕێی ینی دەستگایەکەوە زانیارەکە مەسەلەن بە قوتابی بۆ قوتابی بگواستەوە بەڵام ئەو ینی لەگەر قوتابیەکان کارلێک دەکاتن بەردەوام لەگەر قوتابیەکان لە تەماس و پەیوەندیدایە ینی دەتوانێت لە ڕێی دوودسۆزیەوە لە ڕێی ڕازگوییەوە کۆمەڵێک بەهاو قیەم بە قوتابی ببەخشێتن کە ببێتە سەرچاوە و بناغی کەساتی قوتابی بڵێ مامۆستا پێشتر زۆر جار ئێستاش ئەم قسەمان گوێ لێ دەبی ئایا مامۆستای سەرکەوتوو بەوە دەناسرێتەوە کە قوتابیەکان لێ بترسێن یاخود مامۆستا دەبێ نەرمونیان بێ کامی ڕاستتر و دروسترە مامۆستا گیان ئەسلەن مامۆستا ئەگەر سەرکەوتوو بێتن دەبێتن کۆمەڵێک سیفەتی جوان و بەرزی تێدا بێتن یەکێک لەو سیفەتانە سیفەتی نەرمونیانیە سیفەتی ڕێزگرتنە لە کەسایەتی بەرامبەر تەنانەت لە قوتابیش چونکە قوتابیش دواڕۆژ یعنی ئەو قوتابیە کە مەسەلە مامۆستا دەرسی پێ دەڵێت ڕاستە لە مامۆستا لەوانە بە تەمەن گچکەترە بە جەستە گچکەترە بەڵام دوجار ئەویش مرۆڤە ئەویش پێویستی بە ڕێزگرتن هەیە پێویستی بەوە هەیە کە ینی ڕێز لە هەست و سوزی بگیرێتن دواییتر مەسەلەن مامۆستا دەبێت لەگەڵ قوتابیەکانی ینی پەیوەندیەکی وا دروست بکاتن پەیوەندیەکە لەسەر بناغی ڕێز و خۆشەویستی بێتن بۆی بتوانێت کاریگەری دروست بکاتن چونکە مامۆستا لە ڕێی توندوتیژیەوە لە ڕێی لێدانەوە لە ڕێی ینی کۆمەڵێک ینی هوکاری توندوتیژی و شەڕانگێزی مامۆستا نەک هەر ناتوانانی پەیامەکەی بە جوانی بگەینێت بە پێچانەوە وا دەکاتن کە قوتابیەکانی لێی بێزار بن تەنانەت قوتابی هەبووە لەسەر ڕفتاری ناشرینی مامۆستا وازی لە قوتابخانە هێناوە یاخود قوتابخانە لە پێشاو کەوتووە یاخود لە دەرسی مامۆستا حەزی لێ نییە بشتە ژوورەوە یان بشتە ژوورەوە لانەوە بەس بەجەستە لەوێ حازربی لەوانە لە زێن و لە شوێنێکی دیکە بێت چونکە تااقەتی ئەوەی نییە ینی گوێ لە مامۆستاکەی بگرێت بەڵام ئەگەر مامۆستاکە نەرمونیان بێ مامۆستا لای قوتابی خۆشەویست بێ مامۆستا ڕازگوو بێ مامۆستا دڵسوز بێ قوتابیەکانی هەم مامۆستاکانیان خۆش دەوێتن هەم گوێ لێ دەگرن هەم پەیوەندیەکەیان لەگەر مامۆستا باش دەبێ هەم ڕێزی مامۆستای دەگرن وا دەکەن کە ینی لەسەر دەستی مامۆستا بە جوانی پەروەردە بکرێن ئەوە زۆر گرنگە مامۆستا ڕێی دوام هەلبژێرێت نەک ڕێی توندوتیژی پێویستە مامۆستا بە هیچ شێوەیەک تەنانەت نەک هەر بەکاری نێنێ هەر پێویستە بیریشی لێ نەکاتەوە بە هیچ شێوەیەک چونکە ڕێیتر هەیە بۆ ئەوەی ئەگەر قوتابیەکی لاسار هەبوو قوتابێک هەبوو مەسەلەن غەڵەتێکی هەبوو ڕێیتر هەیە لە ڕێی گفتوگو لە ڕێی دانووساندن لە ڕێی تەفاهمات دەتوانین لە ڕێ هاندان دەتوانین ئەو قوتابیە ڕاستەڕێ بکەینەوە نەک لە ڕێی توندوتیژیەوە ئەم خۆشەویستی و ئەم نەرمونیانی و ڕێزگرتنەی مامۆستا بەرامبەر بە قوتابیەکانی نابێتە هۆی ئەوەی کە بگوازرێتەوە بۆ نێوانی قوتابیەکانیش
کاریگەری هەبی لەسەری هیچ گومانی تێدانی مامۆستا چونکە مامۆستا کە لە قوتابخانە بەڕاستی ینی کاریگەریی زۆر گەورەی هەیە لەسەر قوتابیەکانی تەنانەت وای لە هاتووە زۆر جار ئەو نمونە زۆر جار لە چاپێکەوە تری باسم کردووە ینی زۆر جار داک و باوکی تەڵەبەی هاتووە قوتابخانە داوای لە مامۆستا کردووە کە مەسەن بۆ نمونە ڕێنمایی مناڵەکەنیان بکات لەسەر غەڵەتێکی مناڵەکەیان بۆ نمونە مەسەن بۆ نمونە نانی بەیانی نەخواردووە ئەو هاتووە داوای لە مامۆستا کردووە کە مامۆستا بێتن ڕێنمای قوتابێکە بکات بکات بۆ ئەوەی کە بەگوێ داک و باوکی بکات مەبەستم لێرە چییە مامۆستا ینی قوتابیەکانی بە چاوێکی زۆر پیرۆست سەیری مامۆستا دەکەن تەنانەت ینی لە ماڵەوە کە باسی شتێک دەکرێتن لە قەس لە بینی قسەی مامۆستا و قسەی داک و باوک دایمەن قوتابی قسەی مامۆستاکەی هەڵدەبژێری بەڵام بە شەردێک ئەو مامۆستایە توانی بێتن کاریگەری خۆی لەسەر قوتابیەکانی بەجێبێلێ توانی بێتن بچیتە ناو دلی قوتابیەکانی خوشەویستی خۆی بۆ قوتابیەکانی بسەڵمێنێتن بەچی بە دڵسۆزی بە مخلسی بە ئیخلاس بە ڕازگویی بە هیمەت بەرزی و لە قوتابیەکانی بکاتن کە بەڵێ من وەکو باوکتان وەکو داکتان بۆ ئێوە دڵسۆزم دەمەوێت مەسەلەن ئێوە ئایندێکی باشتان هەبێ دوا ڕۆژێکی باشتان هەبێ ئەگەر مامۆستا توانی ئەم پەیوەندیە دروست بکاتن ئەم بناغەیە دابنێتن قەنەعەتم وایە مامۆستا دەبێتە سمبولێکی ینی پێشکەوتن و ینی دەبێتە کەسێک کە یعنی هەم قوتابیەکانی هەم کۆمەلگەش شانازی بەو مامۆستاوە بکاتن بڵێ مامۆستا محەممەد ئەو خاصیت و تایبەتمەندیانەی مامۆستای سەرکەوتو هەروەکو لە کۆنەوە لە سەرەتای بەرنامەکەش باسمان کرد هەمیشە کۆمەلگا بە چاوی ڕێز و شکۆوە بە چاوی خۆشەویستیەوە لە مامۆستای ڕوانیوە کەواتە مامۆستا دەبێت ئەم هەڵگر و خاصیت و سیفەتانەی خۆی لە دەرەوەی قوتابخانەش هەڵبگرێ نەکرد لە ناوەندەکانی خوێندندا لە ناو کۆمەلگاشدا دەبێت ئەم تایبەتمەندیانەی لێ ڕنگ بداتەوە بەڵێ سەیدەجان مامۆستا هەر کارکتەرێکی کاریگەر نییە لە ناوەندەکانی خوێندن یان لە ناو قوتابخانە بە پێچوانەوە لە ناو کۆمەلگاش مامۆستا دەبێت ڕۆڵێکی لە ناو خانەوەەکان لە دیوەخانەکان لە دیوەخانەکان لە بۆ لە کۆمەڵایەتەکان لە کۆڕ و کۆبوونەوەکان لە هەموو شوێنێک مامۆستا پێویستە ڕەمزی زانایی و دانایی بێتن مامۆستایی بێت کە حکمەتی هەبێتن مامۆستایی بێتن کە لای خەڵک خوشەویست بێت بەچی خوشەویست دەبێت بەوەی کە بتوانێت ڕۆڵێکی ئەرێنەی ببینی لە ناو کۆمەلگاش بتوانێتن یارمەتی خەڵک بدات بتوانانی یارمەتیدان هەر ئەوە نییە مەبەسم لە ڕووی مادیەوە لە هەموو ڕوویەکەوە مامۆستا دەتوانێت ڕۆڵێکی زۆر ئەرێنی ببێنێتن لە ناو کۆمەلگا کە ببێتە جێی متمانەی خەڵک یعنی مامۆستا ناکرێ مامۆستا لە دەرەوەی قوتابخانە کەسێکی داخراوە بێتن کەسێکی گوشەگیر بێتن و نەچتە ناو خەڵک و ینی لە خەڵکدا بڕابێتیان خەڵک نەیبینێتن نا مامۆستا دەبێت لە ناو خەڵک بێتن دەبێت کاریگەری خۆی هەبێت دەبێت قسەی خۆی هەبێت دەبێت ینی هەلوێستەکانی جوان بن دەبێت کەسێک بێتن ڕۆڵێکی ئەرێنی ببێنێتن لە ناو کۆمەلگادا بۆ ئەوەی لە ناو کۆمەلگاش ئەو پێگە و ئەو هەیبەتەی کە هەیە کە جاران هەیبوو ئێستاش بتوانانی پارێزگاری لێ بکەن چونکە بەڕاستی بەشێکی زۆری ئەمە دەگەڕێتەوە سەر خودی مامۆستاکە ئێستاش ینی ڕاستە لە جاران مامۆستا پێگەیەکی زۆر بەهێزی هەبوو کەسێکی زۆر سەنگین بوو لە ناو کۆمەلگا ئێستاش دەتوانم بڵێم مامۆستاکان هەر ینی بەڕێزن بە چاوی ڕێزەوە سیر دەکرێن بەڵام زیاتر لەسەر خودی مامۆستا ڕادەوەستێ ئەگەر مامۆستا نەتوانێت پارێزگاری لەو سیفەتە جوانانە بکاتن سیفەتی دڵسۆزیە سیفەتی ڕازگوییە نیشتیمانی پەروەریە سیفەتێکە مەسەلەن هاوکاریکردنی خەڵکە یارمەتیدانی هەژارانە مەسەلەن قسەی خێرە بتوانێت مەسەلەن پەیوەندی لەگەر هەموو چین و توێژەکانی کۆمەلگا پەیوەندیی تەندروستی هەبێتن ئەگەر مامۆستا لەو ئاسەدانە بێتن ڕەنگە ینی ناتوانێت پارێزگاری لەو کەساتی خۆی بکات دەکرێت بڵێن دەبێت سەرمەشق بێ لە هەموو بوارەکە هیچ گومانی تێدانە مامۆستا چونکە هەروەک جانابتان باستان کرد مامۆستا هەر بەس فێرکاری نییە بەرکۆ ڕابەرە پێشەنگە پەروەرشکارە پەروەردەکارە یعنی هەموو ڕۆڵێکی هەیە چونکە هەروەک پێشتریش باسمان کرد هەموو کەسی لەسەر دەستی مامۆستا پەروەردە دەبێت کەواتە ئەگەر مامۆستا ینی نەتوانێت ئەو ڕۆڵانە ببینێ ڕەنگە نەتوانێتن ئەو کەسانە پەروەردە بکاتن زۆر باشە دووشت بەیەکەوە لێک دەدەم دەیبەستمەوە پلانی مامۆستا و هەروەها چوونە ژوورەوەی پۆڵ لە کاتی خۆیدا ئەمانە چەندە گرنگن بۆ مامۆستایەکی سەرکەوتوو
سەیدا گیان هەردووچیان دەتوانم بڵێم بەردی بناغەنە بۆ سەرکەوتنی مامۆستا. بڵێ چونکە وتەیەک هەیە دەڵێتن شکستهێنان لە پلاندانانە بۆ شکستهێنان. مەبەست لێرە لە وتە چییە؟ ئەگەر مامۆستا پلانی نەبێتن کەواتە نەخشە ڕێگای نییە، کە نەخشە ڕێگای نەبوو نازانی لە چه خاڵێکەوە دەست پێ دەکا و لە چه خاڵێک کۆتایی پێدێنیت. کەواتە ئەوە زۆر مهمە بڕبڕی پشتی پرۆسەی پەروەردەیە. بەڵام کەی پلانەکەی دادەنێ پێویستە ئامانجەکانی دیاری کرابن. مثلا چونکە پلانەکە بۆ چ دادەنی بۆ ئەوەی هەندێک ئامانج بەدی بێنی. کەواتە لێرە پلان و ئامانج تاواکەری یەکترین. ئەتو ئامانجت هەیە، ئامانجەکانی چین لە ڕووی پەروەردەییەوە دەبێت کەسێک پەروەردە بکەی، فێرە ڕازگۆیی بکەی، فێرە دەستپاکی بکەی، فێرە دڵسوزی بکەی، فێر بکەی کە نیشتیمانی خۆی خۆش بوێتن لە ڕووی دەرونیەوە، فێرە دەروون تەندروستی بکەی کە ئەم خۆتابیە ینی ڕقوکینەی نەبێ، تۆڕە نەبێ، نەبێ، ڕێزگرتن هەبێتن لە ڕووی کۆمەڵاتیەوە کەسێکی کەرەوە بێ، ڕێز لە هاوڕەکانی بگرێتن، یارمەتی هاوڕەکانی بدات. لە هەموو ڕوویەکەوە پێویستە ئەم مامۆستا پلانی هەبێتن بۆەوەی بتوانێت ئەم قوتابیە بە شێوەیەکی هاوسەنگ پەروەردە بکات. هەر بەس تەنها لە ڕووی زانستیەوە نە، لە ڕووی پەروەردەیشەوە، لە ڕووی ڕەوشتیشەوە، لە ڕووی کۆمەڵاتیشەوە، لە هەموو ڕوویەکەوە تەنانەت لە ڕووی دەرونیشەوە. بۆیە گرنگە مامۆستا پلانی هەبێتن بە پێی پلانەکە بتوانێتن گۆڕانکاری دروست بکاتن. چونکە مامۆستا ناتوانێت گۆڕانکاری دروست بکاتن ئەگەر پلانی نەبێت. بەێ لە ڕووی پەروەردەییشەوە باسم کرد، گوتم ئەگەر مامۆستا بەخۆی ئەو سیفەتە جوانانەی تێدا نەبێتن ناتوانێت ئەو سیفەتانە لە ناو ناخی قوتابی دروست بکە یان بڕوێنیتن. پێویستە ئەو سیفەتە جوانانە لە خۆیدا هەبێتن بۆەوەی بتوانێت بە جوانی بگوازێتەوە بۆ قوتابیەکانیشی. ئەوە زۆر گرنگە. خاڵێکی تریش کە باست کرد مەسەلەی لە کاتی خۆی مامۆستا بستە پوولەوە یان لە کاتی خۆی لە پوول بێتە دەرەوە، ئەوە بەڕاستی یەکێکە لە هوکارە هەرە سەرەکیەکانی بەڕێوەبردننی پۆل. مامۆستا ئەگەر لە کاتی خۆی نەچوو تۆ مەسەلاً پۆل هەیە 56 تەڵەبەی لە ژوورەوە، ئەگەر مامۆستا لە کاتی خۆی نەچوو ژوورەوە هەم مافی تەڵەبەکەی دەفەوتێ، هەم ئەو قوتابیانە لەوانە لە ژوورەوە مەسەلاً کۆنتڕۆڵ ناکرێ و لەوانە مەسەلاً تووشی تونند و تیژی بن، تووشی کێشەیەک ببن، مامۆستا لێ بەرپرسیا دەبێ. هەم مامۆستا ینی لە پێش چاوی تەڵەبەکانی ینی ئەو قوسیەتەی نامێنێت، چونکە هەز دەکە مامۆستا لە مافی ئەو دەخواتن، چونکە تەڵەبەی ئێستا وەکو تەڵەبەی جارانیش نییە. ینی لەوانە دەتوانم بڵێم زیاتر هەز بە شتانە دەکاتن کە دەبین مامۆستا لە کاتی خۆی ناشتە ژوورەوە یان زووتر لە کاتی جەڕەس لێدانی دەرەوە دەشتە دەرەوە. ئەمە وا دەکاتن کە ینی قوتابی هەز بە مەغدوری بکاتن، یان هەر هیچ نەبێ. ئەگەر قوتابی هەز بە ئەو هەستەشی لا نەبێ، پێویستە مامۆستای ئەو هەستە بەرزەی هەبێتن کە بزانێت ئەوە مافی منداڵە، پێویستە مافەکەی پارێزرا بێت، پێویستە مامۆستا لە کاتی خۆی بچتە ژوورەوە بۆی بتوانێتن قوتابیەکانیش فێرە ڕێزگرتن لە کات بکاتن. بەگە مامۆستا بەخۆی ڕێز لە کار نەگرێ ناتوانێت مناڵەکانیش قوتابیەکانیشی فێرە ئەو بەها بەرزە بکاتن. مامۆستا محەممەد ئەو هەموو خەسلەت و خاصیەتە جوانانەی بۆ مامۆسای سەرکەوتوو باسما کرد، هەرچەندە ناتوانین لە خلالی دوسێ دقیقا باسی ئەو هەموو تایبەتمەندیانەی مامۆستای کارامە بکەی. بەڵام شتێک کە باست نەکردبی لێرەدا ئەوانەی کە باست کردووە پێمان خۆشە لە خلالی 2 دقەشکە چکە بەرەو کۆتایی بەرنامەکە دەچین لەم پەرتوکەی کە باست کردی و بە گرنگی دەزانی لە بۆمان باسکەی. وڵی مامۆستا سیفەتەکانی مامۆستای سەرکەوتوو گەلێک زۆرە، ینی ئێستا بەندە 100 تایبەتمەندیم نووسیوە، بەڵام ئەوە ناگەینێ کە بەس 100 لەوانە زۆر زیاتریش بێ. بەڵام ینی لەو کتێبەدا هەر ینی ئەوەندە توانیمان ئەو سەدەی بنووسین. ینی یەکێک لەوانە مەسەلاً پێویستە مامۆستا کەسێکی دادپەروەر بێ، پێویستە مامۆستا کەسێک بێ ینی لە حالەتی پێویست یارمەتی قوتابیەکانی بدات، گرفتەکانیان بۆ چارەسەر بکەن، نمونەیەکی جوان بیتن، سەربەشقێکی باش بیتن بۆ قوتابیەکانی کە چاوی لێ بکەن. پێویستە مامۆستا ینی کەسێکی گورجوگوڵ و هیمەت بەرز بێتن بۆ ئەوەی تەڵەبەکانی فێرە هیمەت بەرزی بن. ینی بۆ ئەوەی ئەمە زۆر گرنگە، هیمەت بەرزیە زۆر جار بەهۆی ئەوەی کە قوتابی لە چەند وانەیە کەوتووە یاخود لەو پۆلەی کە تێیدا ئەم ساڵ بە تەواوەتی دەمێنێتەوە پەنا دەباتە بەرتوند و تیژی خوانەخواسە حاڵەتی وامان زۆر بووە کۆتایی بە ژیان هێنان. ئەمە دەبێت مامۆستا پێشوەختە
هیمت بەرزیان ئەو بکات. جەمامستا ئەوە زۆر بەڵێ. مهمە و خاڵێکی دیکەش ناسینی قوتابیەکانی زۆر گرنگە مامۆستا قوتابیەکانی خۆی بناسێت خاڵە لەوازەکانیان بزانێتن بۆ ئەوەی لە حالەتی چیوە بتوانێت چارەسەریان بکاتن چون گەر مامۆستا نەزانی لەوانە خوانەخواستە یەکێک لە قوتابیەکانی پەنابەوەتە بەر خۆکوشتن یان مەسەڵەن حالەتێکی نەخوازراو بۆیە زۆر گرنگە مامۆستا قوتابیەکانی زۆر بە جوانی بناسێتن بۆ ئەوەی بتوانێتن ینی یارمەتیان بدات بۆ ئەوەی لە کاتی خۆیدا یارمەتیان بداتن و ینی ڕزگاریان بکاتن لەو گرفتەی کە تێکەوتووە ئەوزاوە زۆر گرنگە مامۆستا لە هەموو ڕوویەکەوە کەسێکی نمونەیی بێتن کەسێک بێت ببێتە سەرمەشق بۆ قوتابیەکانی کە چاوی لێ بکەن و کە دوا ڕۆژی خۆیان لەسەر ئەوە ساسە دابنێن. مامۆستا محەممەد بەرنامەکەم کوتایی پێدەینم بە سەرنجێک زۆر جار مامۆستا خوا نەخواستە ناو ناتوورە دەبینی لە قوتابی دەبینتەوە لە ناو پۆڵدا ئایا ئەمە کاری مامۆستای پەروەردەکارە یاخود چەندە کاریگەری دەرونی دەبێت لەسەر هەزر و دەرونی ئەو منداڵە ئەو قوتابیە لە پێش چاوی هاوڕەکانی. مامۆستا من تەواو پێچەوانەی ئەوەی کە جەنابتان باسان کرد بیر دەکەمەوە پێویستە مامۆستا ئەگەر حالەتێکی وای بینی لە قوتابی کە ناو ناتوورە لە یەکتری دەنێن پێویستە ئەو لە ڕێی پەروەردەوە لە ڕێی پەروەردەیەکی جوانەوە وا لە قوتابیەکانی بکات کە فێرە زمانی جوان قسەکردن بن جوانی یعنی کو گفتوگو لەگەر یەکتی کو ڕێز لە یەکتری دەگرن کو ڕێز لە بیرڕای جیاواز دەگرن مەسەلەن ناکرێ مامۆستا پەنا بباتە بەر ناو ناتۆرەی ناشرین مەسەلەن یان مەسەلەن پێچەوانەی دەکەوە بۆ ئەوەی کە مامۆستا نابێ بیر لەوە هەر نەکەوە دەبێ ئەو دیاردە ئەگەر لە ناو قوتابیەکانی شابێ دەبێت ئەو چارەسەری بکات نەک بەخۆی ببێتە نمونەیەکی ناشرین بۆ قوتابیەکانی ئەو کاتەیمە ناتوانین بڵێن ئەو مامۆستا سەرکەوتووە دەتوانین بڵێن ئەو مامۆستا لە ئەرکەکەیدا سەرکەوتو نەبووە چونکە نەیتوانیوە ڕۆڵێکی ئەرێنی ببینیتن لە پەروەردەکردنی مناڵەکان. بڵێ مامۆستا محەممەد زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵین بە هاتنە دووبارە پیرۆزبای لێ دەکەین بۆ بە چاپگەیاندنی ئەم پەرتوکەت ومێدەوارین مامۆستایان بخوێنەوە بە دڵنیایی و سوودی لێ دەبینن. وڵا منیش دووبارە سوپاسان دەکەم ئەگەر دەرفەتم بدەیت دەمەوێت لە ڕێی تەلەڤیزیۆنەکەتانەوە زۆر سوپاسی جەنابی وەزیر هەروە سوپاسی مامۆستا جەبار و سوپاسی دەستگای موکریانیش بکەم کە بەڕاستی بە هەوڵ و هیمەتی ئەوان ئەم بەرهەمە بە چاپ گەیشت هیوادارین ئەم کارانە هەر بەردەوام بێت چونکە بەڕاستی کتێبخانەی کوردی لە ڕووی پەروەردەی کتێبخانەی پەروەردەی بەڕاستی هەژارە پێویستمان بەو جۆرە بابەتانە هەیە پێمان خوشە جەناب وەزیر لەسەر ئەم پرۆژەیە بەردەوام بێتن ڕێبوو نووسەرانی تری پەروەردەیی بکاتەوە بۆ ئەوەی بتوان ئەوانیش ینی خزمەت بە بواری پەروەردە بکەن چونکە لە ڕێی ئەم کتێبانەوە لەوانە ینی بتوانین زیاتر پەرە بە پرۆسەی پەروەردە بدەین و پەروەردە زیاتر بەرەو پێشەوە ببین. دەم خۆش مامۆستا محەممەد دووبارە و سێبارە گەلک بەخێر بێ سەرچاوات سوپاس بوو جەنابتان و بوو تەلەڤیزیۆنەکەتان بوو ئەم میوانداریە. بەڕێزی ئازیزان لێرەدا دێنە کۆتایی بەرنامەی پۆلەکەم تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.